باشە لەسەر نردنی پشتی هەرێم لە بودجەی بەکاربردن و وەبەرهێنان و پەرەپێدانی پارێزگاکان من لە ستۆدیۆ میوانێکم لەگەڵایە سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق بەخێربێی بۆ ستۆدیۆی کوردستان بەسوچوار. لە هەرێمی کوردستان زۆر باسی یان بەتەنها باسی موچە ئەکرێت، پشتی هەرێمی کوردستان لە موچە، بەڵام لە بودجەی عێراقدا جیا لە موچە پشتی هەرێمی کوردستان لە بوارەکانی دیکەدا هەیە وەکو باسم کرد، لە بودجەی تەشغیلی، لە بودجەی وەبەرهێنان، لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان، ئەمانە تا چەند جیان بۆ کراوەتەوە لە بودجەداوە هەرێمی کوردستان تا ئێستا سوودمەند بۆ لێە. ئەو کاتەتان باش، ئەو کاتەی بینەرانی خۆشەویستیش باش بێ، حتمما موازنە لە چەند بەشێک پێک دێت لە تەشغیلی و ئێستثماری کە بە کورتەکەی دەتوانین باس بکەین. بە شێوازێکی گشتی لە کۆی پرۆسەی موازنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی جێگەی دژایەتیکردنن لە موازنەی عێراقدا. خۆی موازنە پرۆژەیەکە بۆ دانانی پلانی ساڵێک یانیش زیاتر بۆ بەدەستهێنانی ئامانج و ئامانجەکانی کۆمەڵایەتی سیاسی اقتصادی لەو کۆمەڵگانە یان گەشەی ئابووری هەموو ئەمانە ئامانجن لە دانانی موازنەدا. بەڵام ئەگەر ئێمە سەیری مافەکانی کورد بکەین لە موازنەکانی فەدرالیدا بە پێچەوانەوە، لێدان لە بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی کوردستان، لێدان لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان، لێدان لە بژێویان، لێدان لە گەشەی ئابووری هەرێمی کوردستان، هەموو ئەمانە بەشێکین لە پلانەکانی موازنەی فەدرالی. بەداخەوە ئەتەوێ بڵێ بودجە لە عێراقا تەڵەیەکە بۆ ڕاگررتنی گەشەی ئابووری هەرێمی بەڵێ زۆر بەوازحی دیارە. ئێمە ئێستا لە مانگی دووەمی دەیەمین ساڵداین کە عێراق موازنەی کوردستانی تووشی کێشەی گەورە کردووە. خۆ پێش 2014 بەردەوام کێشەی بچووک بچووک و نزبە و حەسە و مەبلەغ هەبووە، بەڵام لە دوای مانگی شوباتی 2014ەوە کێشەی زۆر گەورە دروستکراوە، بژێوی و قوتی ژیانی خەڵک خراوەتە بەردەم مەترسیەوە، جگە لە ئامانجەکانی تر بۆ لێدان لە پەرەسەندن و گەشەسەندنی ژێرخان و سەرخانی ئابووری هەرێمی کوردستانەوە. بە شێوازێکی گشتی موازنەی فدرالی هەمان ئەو موازنەی کە پەسەند کراوە کە فەرز کراوەتە سەر کورد، کە پێشێلی ڕێکەوتنی نێوان هەولێری و بەغدای کردووە، کە بە ویستی ئێمە تێنەپەڕێنراوە. ئینجاش حکوومەتی هەرێمی کوردستان مافیتری لەو موازنەدا هەیە. موازنە تەنها خۆی لە موچە نابێنێتەوە. ئێمە خەرجیاتی تەشغیلیمان هەیە، خەرجیاتی ئیستثماریمان هەیە، ئێمە خەرجیاتی دەرهێنان و ئینتاجی و گواستنەوەی نەوتمان هەیە، لەگەڵ ئێمە خەرجیاتی پەڕەپێدانی پارێزگاکانمان هەیە، بیمەی کۆمەڵایەتی هەیە. هەموو ئەمانە ئەرکێکن لەسەر وەزارەتی دارایی و حکوومەتی فەدرالی بەرامبەر بە هەرێمی کوردستانە بیکات. بەڵام بەداخەوە نەک تەنها حکوومەتی فەدرالی یان بڵین وەزارەتی دارایی، لە نێخۆی کوردستانیشدا مافی ملەتی کوردیان لە موازنەدا بچووک کردەوە تەنها لە موچە. ئەمە زەرێکی گەورەی لە ئێمەدا و من چەندین جار باسم کردووە، حتا تقریبا لە مانگی ئەم نیسانەشدا کاتێک دوو موچەش هاتن من زۆر جار باسم لەوە کردووە، جارە کێشەی موچە چارەسەر بوو، کێشەی ترماون، کێشەی خەرجیاتی ئیستثماری مایە. ئەمە بۆ ئێمە زۆر گرینگە. حکوومەتی هەرێمی کوردستان وەکو تەواوی حکوومەتەکانی تر پێویستە بە بەردەوامی پرۆژەی ژێرخانی هەبێ، پرۆژەی وەبەرهێنانی هەبێ لە سەرجەم سکتەرەکان. جگەلەوە خەرجیاتی تەشغیلیمان هەیە، ئێمە دەیان و وەزارەت و مؤسسەمان هەیە، ڕۆژانە مەسارفی پێویستە. ئێمە ئەمنیەتمان هەیە، وەزارەتی ناوخۆیە یان وەزارەتی پێشمەرگەیە لە میحوەرەکان، و هەروەها ئێمە وەزارەتی پەروەردەیە، تەندروستیە، خوێندنی باڵایە، لەگەڵ هەموو وەزارەتەکانی تر ئەمانە مانگانە کولفەی تەشغیلیان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت دابین بکات. کارەباکەمان ئەگەر 24 سەعاتیش نەبێ، بەڵام ئەگەر حکوومەت تەمویلی مەشارعی ئینتاجی کارەبانەکە کارەبا ئەوەستێ، مەشارعی گەیاندنی ئاوەکان و پاڵاوتنی بۆ ناوشارەکانە ئەگەر مانگانە تەمویل نەکرێ ڕاوەستێ. جگە لە مەوزوعی سیانەکردنەوەی دەیان ژێرخان چ ڕێگایە چ پردە چ بینایە لە وڵاتدا هەیە. بۆیە ئێمە
اما هموی للایکی جگه لو موضوعی که تریش هیا اگر بین و سر موضوعی موازنه بابتی که تری گرین که هیا اویج اوای خود تواوی خلکی کردستان موچه خور نیه راست زورینه دانشتوانی هرمی کردستان بجیویان بسرا و تو بموچه یان راستو خو موچه خوره یان نا راستو خو لگل موچه خوره که اجی بلام خلکانی که زور منه کاسب لبازار کار دکات کرکار وستای لسکترکانی تر لکرتی تایبت ایج دکن بجیوی و جیانی امانه وستا و توسر مشارع حکومت و استثماری باید خلکی همه دبی پیداگیری بکن لسر هر چونک به خرجیات استثمارش لحکومت فدرالی دابین بکره حکومت بردامی ام پیداگیری که بس کی کراوه لهرمی کردستان و ام پیداگیری کراوه بس لا حکومت هرم کراوه لگل فراکسیونی پارتی بداخوه و کوتم بشکل لایه کردیه کانو بشکل راگیاندنه کانو لکوی دا صلاته کانو بگیره با احزاب کانی شو لهرمی کردستان پرسی کردیان کشیان مافی دارای کردستانیان لموازنه عراق دا بچوک کرده و تنها بو موازنه ببوره بو موچه خراست موچه لسروی هموش تکوه اما اصلا جگه مساومه نیه بلام امام مافی تریش من هیا دبه شری بو بکره چونکه بیجوی خلکانی کتیری لسره لو هموار کردنوی یاسای بودجه که بریاره بنیردد بو پارلمانی عراق تا چند توانید جگه ام شتانه بکریتو که جنابه بس خوی کم کرتی لموازنه دا اونده زوره من نازانم به تعدیل موازنه کامه حل کری کامه حل نکره یعنی اوشتانه که غلط لموازنه دا زیادتر لوشتانه که تواون اما بس به نسبت به کردستان وانه اما امر 24 25 چندی مانگی نیسان هیچ تا موازنه استثماری لعراق دست به کار نبوه سال رابردو لکوی 200 نزدیکی 200 تریلیون دینار تنها سطو بزوریش و به فشار لکرنه و گیاندیانه 150 تریلیون مصروف کرده اما موازنه کم تخطیط کرده و قابل جبه‌جویی کردن نیه بربستی زوره کشه زوره همو امانه پیمان دالید که قانونی اداره مالی حکومتی فدرالی فشله قانونی اداره مالی قانونی که پر کمو کرتیه نک تنها به نسبت حرمی کردستان به نسبت خودی حکومتی فدرالی شوه باید دبه فکرک لو یاسایه بکرتوه حتی او یاسایه لعراق دا برکار به تعدیل نکرتوه هیچ موازنه ایک به کشه بو کردستان تینا پارد هیچ موازنه ایکیش به پی توقیتاتی قانونی و یاسایی لعراقش جبه جنا کرد باید بدیدی من دبیت بر لامشتک قانونی اداره مالی تعدیل بکرته و بکرته قانونی که قابل تطبیق بود اینجا دتوانیم بلین موازنه کانه لکات خوی به پی قانونی اداره مالی بده به بر لحاطنی سالی دهاتو موازنه پسند کرابه اما 12 موازنه ما پسند کردو 7 مانک 8 مانک تاخیر هر اما گورترین پیشل کاریه لقانونی اداره مالی جگه لو قانونی اداره مالی من پیمو سببی تواوی کشه داره یکانی ایمشه لبغداد چون که هرمی بچوک کرده تا به یکی اداری وکو محافظه ما و فدرالیکانی لهرم ورگیرته تا دبه هر چونک به ایمه کرد لگل اولا اینان عراقی که خوازیاری چاره سرکرنی کشکانن کار بکن قانونی اداره مالی هموار بکره تا به هر نرخی بود. بله سیپان شروانی اندامی پارلمانی عراق زور سپاس و آمده. سپاس باید.